ساڵانە بووە بە نەریتێک لەگەڵ هەندێک لە بۆنەکاندا هاوڵاتیان هەڵمەتی نەمامچاندن دەست پێ دەکەن و نەمام دەچێنن. مەبەستمە کە باز لە سوودەکانی ئەم هەڵمەتانە بکەین بۆ ژینگەی هەرێمی کوردستان. بەڕێز عەبدولڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عەبدولڕەزاق زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئەم هەڵمەتانە چ خزمەتێک بە ژینگە دەکەن و ئێستا هەوڵاتیان زۆر جار لە بۆنەکانیانی دڵخۆشی خۆیان بەوە دەردەبڕن کە نەمام دەچێنن؟ خۆی نەمامچاندن کارێکی باشە بوو پاراستنی ژینگە و ڕاگررتنی ئەو دۆخی ژینگەی کە هەیە، ئەنی بۆ هەم بۆ خاوێنکردنەوەشە هەم بۆ ئەوەشە ئەوەی کە هەیە بپارێزرێ. چکەدار چاندن ڕێگرە لەوەی کە خاک تێک بچی، ڕێگرە لەوەی کە سروش تێک بچێ و هۆکارێکیشە بۆ هەڵمژینی هەموو ئەو دەرهاویشتانەی کە لە ئەنجامی چالاکی مرۆڤ دەرەچن. چالاکیەکان عنی بەکارهێنانی ئۆتۆمبیل، کارگەکان، کارخانەکان، هەموو ئەوانەکە دەرهاویشتان هەیە. دارەکان ئەتوانن ئەو دەرهاویشتانە بە تایبەتی دۆمۆکسیدی کاربۆن هەڵمژن، لەبەرەوەی ئەویش سوود لە دۆمۆکسیدی کاربۆنە بینی لە کردداری ڕۆشنە پێکاتن و ئەبێتە خۆراک و ئەوانە و ئۆکسسیجینیش دەداتەوە بە ئێمە، دەداتەوە بەرگاوە، کەواتە زۆربوونی دار ڕێژەی ئۆکسسیجین لە هەوادا زیادەکە. هەموو دارێک کاک عەبدولڕەزاق یان هەندێک جۆریان باشترن لە هەندێک جۆری؟ نا، هەموو دارێک ئەو کردارەی تێدا دروستە بێت، تێدا ڕوەدا، بەڵام دار هەیە باشترە، یعنی مەسەلەن گەڵاکانی پانترا، یعنی ڕوبەری بەرکەوتنی تیشی خۆر و ڕوبەری بەرکەوتنی دەرهاویشتەکان زۆرترە، بۆ ئەوی زۆرترین دەرهاویشتەکان هەڵمژێ و زۆرترین گازی ئۆکسسیجینمان بداتێ. ینی بەپێی بەڵام جۆری دارەکانیش بەپێی شوێن و بەپێی بارودۆخی کەشوهەوای ئەو شوێنە بۆ ئەمە کاک عەبدولڕەزاق زۆر باشە چۆن ڕەچاو بکرێ. مەبەستمە بزانم کە ئایا ئەو هەڵمەتانە کە بەڕێوە دەچن، ینی ئەوەکو دەستەی ژینگە سەرپەرشتیان دەکەن بۆ ئەوەی ڕێنماییان بکەن کام جۆرە نەمامە باشە، کام شوێنە باشە بۆ ئەم نەمامەتیایە بچێنن؟ ناوەڵە ئەوەی ڕوودا نەمامە ئەو هەڵمەتانێک کە دەست پێکرێ، هەندێک لە ڕێکخراوەکان، هەندێک لە دەستگاکانی حکوومەتن، هەندێک لە وەزارەتی پەیوەنددار بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێوەبەراتی گشتی دارستانیان هەیە، ئەوانە سەرپەرشتی هەڵمەتەکانەکەن، بەڵام ئەوانیش تەحدیدی نەوەکەیەکەن ئەگەر ئەو کەسەیان ئەو لایەنەی کە دەیەوێ هەڵمەتێک بکە پرسیار بکە بڵێ ئەرێ چ دارێک بینم بۆ ئەوەی باشە بەرگەی ئەو کەشەوەی ئەو ناوچەیە بگرێ بۆ ئەوەی بمێنێتەوە. جابا منیژە پرسیارە بکەم بەپێی کەشوهەوا و جوگرافیای هەرێمی کوردستان، خاکی کوردستان بۆ کام جۆرە لە درەخت باشە؟ ئەخە کەشوهەوای کوردستانیش زۆر کەشوهەوا نییە، زۆری هەیە، ئەنی ئەو کەشوهەوای لە هەولێر هەیە جیاوازە لەگەڵەوەی لە شەقلاوە هەیەیان لە سۆرانەیە یان لە دۆکەیە، لەبەرەوەی هەم پلێگەرمی هەم ڕادێشی هەم ڕێژەی بارانبارین جیاوازی هەیە، بۆیە ئەو دارانش زیاتر جیاوازیانە بێ، ینی ئەو دارانێکە لە هەولێرە چێندرێ دەبێت جیاواز بن لەگەڵ ئەو دارانێکە لە شوێنەکانی دیکە. ئەمە ڕەچاوە کرێ لە هەڵمەتەکانی نەمامچاندندا؟ وەڵا ئەبێ ڕەچاو کرێ، بەڵام بەڕاستی مەسلەی پرسپێکردن ڕەنگە پرسیان بە ئێمە نەکردبێ وەکو دەستی ژینگە ئێمە چی بکەین، بەڵام لایەنەکانی دیکەش بەشی ئەویان هەیە، بەشی دارستان، بەشی باخچەکانیان هەیە، ئەوان ئەتوانن تەحدیدی جۆری دارەکان بکەن لەو شوێنانەی کە هەڵمەتەکەی لێ ئەچێنرێ. بەڵام من تێبینیم لەسەر هەڵمەتەکان ئەوەیە ئەو هەڵمەتانە هەر بۆ ئەوە نەبێ بۆ وێنەگرتن و دارچاندن، یعنی بڵێن هەڵمەتێکمان کرد بەڵام دەبێت نەتیجەکەی دیار بێ. ئەو هەڵمەتە لەلایەن چێ و دوایی سەرپەرشتی ئەکرێ، سەرپەرشتی دارەکان بۆ ئەوی بمێنێتەوە تا لە خەم ئەڕەخسێ پێویستی بە خزمەتکردنە، پێویستی بە ئاودانە، پێویستی بە پاسەوانیە، پێویستی بەوەیەکە نەشتێنرێ، نەسووتێنرێ، نەبڕێتەوە، ئاگایان لێبی پاسەوانی بکرێ بۆ ئەوەی ئەو جهدەی کە سەرفەکرێ بە فیڕۆ نەچی، بە هەدەر نەچی. تا ئێستا ینی بەرهەمەکەیمان وەرگرتۆتەوە لە ساڵانی ڕابردوو زۆر نەمام چێنراون، زۆر هەڵمەت بەڕێوە چوە. ئێستا ڕێژەی سەوزایی چۆنە لە هەرێمی کوردستان؟ ڕێژەی سەوزایی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە باسی ڕێژەی سەوزایی ناو شارەکان بکەین یان ڕێژەی سەوزایی لە دەرەوە شارەکان، چونکەوە دوو لایەنی جیاوازی هەیە. ئەگەر بە کورتی هەردووکیم پێ بڵێ سپاس دەکەم. ئەوەی ناو شارەکان ئەوەندە زۆر نییە، یعنی باخچەی ناو شارەکان هەندێکی کراوە هەندێکی نەکراوە،
بەڵام ئەوەی لە ئەندازی پارک و باخچەکان ئێمە زانیاریان لە وەرەگەین لەبەر ئەوەی ئەوان لایەنی پەیوەنددارن دەڵێن گەیشتوتە لە 1990 بەڵام ڕەنگە ئەو ئامارانە زۆر ورد نەبن هەندێک شتی دیکەشیان تێدا حساب کرد مەسەلەن چاندنی گوڵیشان تێدا حساب کردێکە ئەو بەڕێزی سەوزا حساب ناکرێت شتێکی تریشەیە لە هەندێک لەو باخچە و پارکانەی کە لە ناو گەڕەکەکان هەن هەندێک جار بە چەند هۆکارێک بی لەوانەیە بیانەوێت تێکدەن شتیکەی لێ دروستکەن کە ئەوە ئەگەر لە نەخشەی بنەڕەتی شارەوانی تەرخان کرابی بۆ سەوزایی ئەوە نابێ دەستکاری بکرێ و قەدەغەیە و ئێمەش بە دوواداچوورەکەین بۆ ئەو شوێنانەی کە تێکە درێ بە تایبەتی ئەو شوێنانی کە خۆی باخچەیە نابێت تێکدرێ بۆ ئەوەی سوودی بۆ گەڕەکەکە و بۆ دانیشتوانی گەڕەکە هەبێ لا ئەو دارانی کە لەوێ زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە سپاس بە ئامادەبوونت لەگەڵ من بەخێربێی.